لەناو بازاڕی شاری کەلارم بە دیاریکراوی لە ناو پارکی ئەندازیار ئەرکان عەبدوڕەحمان ماوەی نزیکەی هەفتەیەک دەبێت پیاوێک لە ناو ئەم پارکەیە دەمێنێتەوە بە شەو ڕۆژ لە ناو ئەم پارکەیە ئەمێنێتەوە لێرە ڕاخەروش بەتانی لەگەڵ خۆی هێنا و لێرە ئەمێنێتەوە لە ناو پارکە بە شەوانی سەرما و بە ڕۆژی شەر لێرە ئەمێنێتەوە. من قسم لەگەڵ ئەو پیاوە خۆیان کرد، ئەو باسی لەوە کرد ماوەی نزیکەی 3 مانگێکە لە دەروی وڵات لە وڵاتی دانیمارک گەڕاوەتەوە لەگەڵ کەسوکارەکەیان ناگونجێن بەیەکەوە لە ماوەی ئەم 3 مانگەیە لە وتێل بۆ پاری پێ بۆ لە وتێل ماوەتەوە، ئێستا پاری پێ نەماوە لە ناو ئەم پارکەیە ئەمێنێتەوە. ئەو داوای کرد کە لایەنی پەیوەندیدار جێگایەکی بۆ دابین بکەن، ئەو ئەڕواتە جێگایەک بمێنێتەوە، جێگایەکی گەرم و گوڕ بێ بۆ ئەوی چیتر بە شەوانی سەرما لە ناو ئەم پارکە نەمێنێتەوە. من ویستم قسە لەگەڵ ئەو پیاوە خۆیان بکەم، بەڵام ئەو حەزی نەکرد قسە بکە بە شێوەیەکی ڕوبەڕوو. منەمەوێت دیمەنەکانتان بۆ بگوازمەوە. ئەمە دیمەنی ئەو پیاوەیە کە ماوەی هەفتەیەکە لە ناو ئەم پارکەیە ئەمێنێتەوە و بە بەردەوامی لە ناو ئەم پارکەیە وە کۆی بینن جێگە و بەتانی لەگەڵ خۆی داهێناوە و بازەواکە کە هیچ بڕەپارەیەکی پێ نەماوە لە نیوەڕوان و ئێواران ئەم دوکاندارانەی ناو بازار پارەیە دەنێ و ئەڕوات بۆ خۆی خواردن نەکرێت و لە برسێتی دەردەچێت. و وەکو ئاماژەم پێکرد ئەو پیاوە ماوەی 3 مانگە لە وڵاتی دانیمارک گەڕاوەتەوە، وەکو خۆی باسی لەوە کرد، قسەم لەگەڵا کرد لەگەڵ کەسوکارەکە ناگونجێن بۆیە نەڕۆشتەوە ماڵەوە لە ماوەی ئەم 3 مانگەیە لە وتێل ماوەتەوە دوای ئەوەی کە پارەی پێ نەماوە نزیکەی هەفتەیەکە دێت لە ناو ئەم پارکەی بازاڕی کەلار دەمێنێتەوە و ئەو پیاوە تەمەنی نزیک سەروی 30 ساڵانەوە داوایە کات کە لایەنی پەیوەندیدار بێنە سەر خەت و جێگایەکی بۆ دابین بکەن کە تێیدا بمێنێتەوە.